هەرسەبارەت بە کۆبوونەوەی ئەمڕۆی پەرلەمانی کوردستان و ڕووداوانی کە لە پەرلەمان ڕوویدا پرسی هەڵبژاردن و کاراکردنەوەی کۆمسیۆنی باڵای هەڵبژاردنەکان میوانێکی بەڕێزم لەگەڵ دەبێت لە هەولێرەوە بەڕێز جوان ڕۆژبەیانی ئەنجامی پەرلەمانی کوردستان. جوان خان بەخێربەی سپاس کە میوانی کوردستان 24 ئەوەی کە ئەمڕۆ لە پەرلەمان گوزەرا سەرۆکی پەرلەمان دەسەڵاتی خۆی بەکارهێنا بەبێەوەی بگەڕێتەوە بە دەستی سەرۆکایەتی پەرلەمان. زۆر پرسیار دەکرێت ئایا ئەمە یاساییە لە ڕووی یاساییەوە دەکرێت بەم شێوازە پەرلەمان کارەکانی پەک بخرێت و دوا بخرێت ئەگەر نە چۆنە؟ سڵاو گڵباخ سڵاو لە بینەرانی کوردستان 24 طبعا ئەوەی ئەمڕۆ ڕوویدا لە هۆڵی پەرلەمان سەرۆکی پەرلەمان لە سەرەتای دانیشتنی پەرلەمانەوە بێ ئەوەی بڕگەکانی بەرنامەی کاری دانیشتن یەک بە یەک بەڕێوە بچێت یان فراکسیۆنی پارتی ڕێی خۆی هەبێت پێشنیاری خۆی هەبێت لەسەر هەر بڕگەیەک لە بڕگەکان بێ ئەوەی بزانێت چی دەگوزارێت یەکسەر بە دوو قسە جەلسەکەی هەڵگرت کە ئەوە پەیڕەوی نییە و هەروەها ئەگەر ئەو بڕیار بێت جەلسە هەڵبگرێت دەبێت دەستەی سەرۆکایەتی ئامادە بن و ڕازی بن کە جەلسە هەڵبگیرێ بەبێ وەرگرتنی ڕێی ئەوان جەلسەکەی هەڵگرت. جێگیری سەرۆکی پەرلەمان بەپێی پەیڕە و مادەی 48 خستێ دەنگدا کە دەمانەوێت جەلسە بەردەوام بێت چونکە پرسەکە پرسێکی گرنگە بە زۆرینەی دەنگی ئامادەبووان دەنگی لەسەردرا. باشە فراکسیۆنی یەکێتی لە پەرلەمان ئاماژەی بۆ کردووە کەەوە دژی یاسای پەرلەمان بۆ لە کاتێکدا جێگیری سەرۆکی پەرلەمان و سکرتێری پەرلەمانیش بە کۆی دەنگ دانیشتنەکەیان بەردەوام کردووە. ئەمە ئایا وایە؟ هیچ خاڵێکی غەیری پەیڕەوی ئەمڕۆ لە دانیشتنی پەرلەمانی کوردستان ڕووی نەدا جگە لەو خاڵی کە سەرۆکی پەرلەمان بێ ئەوەی ڕێی دەستەی سەرۆکایەتی وەربگرێت جەلسەکەی هەڵگرت ویستی بڕیارێکی تاکڕەوانە بدات، بەڵام زۆرینەی ئەندامانی پەرلەمان و دەستەی سەرۆکایەتی ڕازی نەبوون بەوەی کە جەلسەی پەرلەمانی هەر لە 2 دقەی سەرەتاوە هەڵبگیرێت بەبێ ئەوەی هیچ ڕوونکردنەوەیەکی لەسەر بردرێت. تەنها خۆدزینەوە بوو لە هەندێک بابەت کە ئەمڕۆ لە هۆڵی پەرلەماندا گفتوگۆی لەسەر نەکرێت لەوانیش کاراکردنی کۆمیسیۆنی هەڵبژاردن. بەڵێ جوان خان کۆمیسیۆن ئێستا کاراکراوەتەوە دوو ئەندامینەوەی کۆمیسیاران دەستنیشانکران چۆن دەتوانێت درێژە بە کارەکانی بدات ئەمە هەنگاوێکی نوێیە بۆ پرۆسەی هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمان؟ طبعا کۆمیسیۆن لە 2019ەوە ماوەی یاسایی بەسەرچووە و کۆمیسیۆنیش کارا کراتەوە استحقاقی پارتی نییە کە کارا کراتەوە، یعنی زۆرینەی پارتی تێدا نییە، بەڵام لەبەر ئەوەی کە ڕێز لە ڕێی حزبەکانی تر بگرێت لە استحقاقی خۆشی خۆش بوو. ئەمەی کە کارا کراوەتەوە استحقاقی ساڵی 2018 نیە، هەڵبژاردننی 2018 کە ئێستێمە 45 کورسیمان هەیە لە پەرلەمانی کوردستان، هەر بەوەی کۆن کارا کراوەتەوە. فراخێکی کورسی پارتی هەبوو لە کۆمیسیۆن بەڕێزێک لەو شوێنەدانرا و هەروەها فراخێکی تورکمانی بوو لەو شوێنەدانرا. زۆرینەی ئەندامانی کۆمیسیۆن حزبی ترن، پارتی نێکەچی ئێمە پێمان وابوو کاراکردنی کۆمیسیۆن لە ئێستادا زەڕوریەتە، خەڵکی هەرێمی کوردستانیش داوامان لێ دەکات کە هەڵبژاردن ئەنجام بدرێت و ئەمڕۆ بۆ خەڵکیش ڕۆم بووە کە کێن ئەوانەی نایەنەوەی هەڵبژاردن ئەنجام بدرێت و بربەست دەخەنە بەردەم ڕێگەکانی هەڵبژاردن. بەڵێ جوان خانجگە لە کاراکردنەوەی کۆمیسیۆن پرسی هەمواری یاسای هەڵبژاردنەکانیش دەبێت لە پەرلەمانەوە دەنگی لەسەر بدرێت. ئەگەر پەرلەمان کۆبوونەوەی خۆی بۆ کاتێکی نادیار دواب خاتم پرسە چی بەسەر دێت لە کاتێکدا ماوەیەکی کەم لە بەردەم کۆمیسیۆن داماوە و ئامادەکاریەکان بۆ هەڵبژاردن؟ کۆمیسیۆن دەست بە ڕێکارە یاساییەکانی خۆی دەکات، ئەوە بۆ ئەوان و بۆ ئەنجومەن بەجێ دەهێڵین. پەرلەمانی کوردستانیش دەبێت گفتوگۆ بکات و لایەنە سیاسیەکانیش گفتوگۆ لەسەر ئەوە بکەن ئەگەر ڕێکەوتن دەکرێت بۆ هەمواری یاسای هەڵبژاردن و دەیانەوێت کە هەمواری یاسای هەڵبژاردنیش یەکێکە لەوەی حزبەکانی تر ئەگەر داوای دەکەن فەرمونون بە بێتە هۆڵی پەرلەمان و گفتوگۆی لەسەر بکەین بۆ ئەوەی هەموار بکرێت.
گەر حاضریش نەبن جەلسەی پەرلەمانی بکەن ئەوە بە یاسا کۆنەکە ئێمە هەڵبژاردننی خۆمان دەکەین کۆمیسیۆنەکە کاراکراوەتەوە ئیشی خۆیان بەڵێ لە ماوەی ڕابردوودا کەشێکی ئەرێنی هەبووە دوای دانیشتەکانی پارتی و یەکێتی بە تایبەتی سەبارەت بە پرسی هەڵبژاردنەکان ئەکرێت بڵێن ئەم هەنگاوانەی کێستا لە پەرلەمان گیراونە بەر بە تایبەتی ئەو بڕیاری کە سەرۆکی پەرلەمان دای هیچ کاریگەری دەکاتە سەر و ڕێککەوتنانە لە نێوان لایەنە سیاسیەکان وەروە هەنگاونان بەرەو ئەنجامدانی هەڵبژاردن پێتان وایە دەبێتە بەربەست؟ ڕێککەوتنی باش کرا گفتوگۆی زۆر کرا لەسەر ئەو بابەتە پارتی زۆر لە ئستحقاقەکانی خۆی خۆش بوو بۆ ئەوەی هەموو ڕێگەیەک بگرێتە بەر بۆ ئەوەی هەڵبژاردن بکرێت کۆمیسیۆن کارا بکرێتەوە هەموار یاسای هەڵبژاردن بکرێت ئیتر ئەوەی کە ئێستا لە پەرلەمان ڕوویدا و فراکسیۆنی یەکێتی پیشانی خەڵکی کوردستاندا ئەکید ڕێی حزبەکەی خوانە چکە لە گفتوگۆیەکی زۆردا بوون پێش جەلسەی پەرلەمانی هەشتە نەگەشت بوونە ئەنجامێکە بە چ شێوایەک مامەڵە لەگەڵ پرسەکە بکەن ئەوەی ئەمڕۆ بینیمان ڕۆڵی پەرلەمانتار و ئەرکی پەرلەمانتار نەبوو بەڕاستی ئەو بشێویەی لە ناو پەرلەمان دروست بوو وەکو حزبی مامەڵەی لەگەڵ کرا ئێمەش وەکو ئەندام پەرلەمان لە لای ئەوان سیر نەکراین وەکو ئەوەی کە پارتی دەیەوێت کۆمیسیۆنی هەڵبژاردن کارا بکاتەوە بێ ئەوەی کە بیر لەوە بکەنەوە ئێمە نوێنەری خەڵکین خەڵکی کوردستانیش داوا دەکات هەڵبژاردن بکرێت تەنانەت نوێنەری وڵاتەکانیش هەموو داوا دەکەن هەڵبژاردن بکرێت بۆ ئەوەی ئێمە هەرێمێکی سەقامگیر و دیموکراسی پیشانی دەرەوە و ناوەش بدەین پێویستمان بەوەیە لەوە زیاتر هەڵبژاردن دوانەخرێ کەچی بە زۆرینەی دەنگی فراکسیۆنی پارتی و پێکاتەکان توانیمان کۆمیسیۆن کارا بکەینەوە و ئەوانەی کە لەگەڵیشی نەبوون و پێشتریش ئیدعای ئەوەیان دەکرد کە ئێمە ئامادەین بۆ هەڵبژاردن ئەمڕۆ ئەو ڕۆژە بوو کە بە کردار پیشان بدەن کە ئەوانیش ئامادەن بۆ هەڵبژاردن بەڵام بەداخەوە کاتێک کارگەشتە ئەوەی بۆ ئەمری واقع و بابەتی کۆمیسیۆن هاتە ناو پەرلەمان ئیتر ڕۆڕاستەقینەکەیان دەرکەوت. باشە جوان خان کەمێک بەر لێستا فراکسیۆنەکەتان لە پەرلەمانی کوردستان داوایان کرد وتیان هێشتا درەنگ نەبووە بۆی کە جارێکی تر کۆبوونەوەکە دەست پێ بکاتەوە ئایا داواتان لە فراکسیۆنەکانی دیکەی نێو پەرلەمان نەکردووە لە پێناو بەرژەوەندی هاوڵاتیان وەروەها هەرێمی کوردستان دانیشتەکانی پەرلەمان درێژە پێ بدەن و دانیشتنی داهاتووی پەرلەمانی کوردستان ئەگەر بڕیاری لەسەر درابێت کەی دەبێت؟ ئەکید سۆنی پارتی و پارتیش هەمیشە دەست پێش خەربوونە لەوەی کە لەسەر مێزی گفتوگۆ بەیەکەوە دابنیشین هەمیشە دەست پێشخەریەکان لای پارتی بۆ دەست پێشخەری ئەم جارە لەلایەن جەنابی سەرۆک بارزانیەوە دەست پێشخەری بۆ هەموو لایەنە سیاسیەکان کرد کە بێنە سەر مێزی گفتوگۆ و بگەنە ڕێگە چارەیەک ئێمەش لەسەر دەست پێشخەری جەنابیان بۆ ئەوەی قەوارەی هەرێمی کوردستان پارێزراو بێ و کەشێکی ئارامی هەرێمی کوردستان بپارێزین ئێمە ئەو دەست پێشخەریەمان کرد بەڵام ئێستاش وەکو پێشووتریش هەمان ئەو دەست پێشخەریە دەکەین و داواشیان لێ دەکەین کە کۆبوونەوەکانی پەرلەمان بەردەوام بێت لەگەڵ ئەو گرژی و ئالۆزەیە کە ئەمڕۆ ڕوویدا و سەرۆکی پەرلەمانی بەجێهێشت جارێ دیار کەی پەرلەمان دانیشتنی خۆی دەست پێ دەکات. بەڵێ بەڕێز جوان ڕۆژبەیانی ئەنجامی پەرلەمانی کوردستان زۆر سپاس لە هەولێرەوە میوانی کوردستان 24 بووی.